جیاوازیم کورسە لەگەڵ کورسەکانی تر ئەوەیە کە چەنەها ڕاهێنانی پراکتیکی تایە بە بەشداری بەشداربووان و مامۆستا بە هەمان شێوە کە ئەمەش مامەڵەکردنمان لەگەڵ کڕگاران بە شێوەیەکی جیاوازتر بۆ ڕوونەکاتەوە کە چۆن بتوانین بە خزمەتەکەمان بەرەو پێشەوە بەرین لەگەڵ کڕیارەکانمانە. بەڕێی من هەر شوێنێک هەر کۆمپانیایەک هەر کەسێک کە خاوەنی بزنسی تایبەتی بزنسی بچووکی خۆیەتی بەڕێی من پێویستە کا لەم کورسانەیە بەشدار بێت کە ئاشنا بێ بە چەنەها خزمەتگوزاری مۆدێرن و تازە کە ئەتوانێت سوودی لێ وەربگرێت بۆ بەرەو پێشتنی کارەکەی. من مارکتینگ مانجرم و زۆر بەلامەوە گرنگە کە ئەو کەسانی کە لە بواری مانجمنت تا کارەکەن بەشداری بکەن لەم جۆرە کورسانەیە بە تایبەتی ئەو کورسانەی کە تایبەتە بە مشتری و علاقات لەگەڵ مشتریە چونکە ئەمە دەواازەیەەکە بۆ ئەوەی کە لە مشتریەکانت تێ بکەیت و لە پاش بتوانانی کە زیاتر خزمەتیان بکەیت. هەروەها من لەم کورسەدا زۆر سوودم لەوە بینی کە زۆربەی زۆری وانەکانمان پراکتیکەڵ بوو واتە هەر شتێک کە ئەمان خوێند لە کلاسەکەیە دووبارە پراکتیسمان ئەکردەوە بۆی کە زیاتر لە مێشکمان بچەسبێ و زۆر ئیسپادەم لێ کرد. هیوادارم هەر کەسێکە لەم بارەیە کارەکات بەشداری ئەم جۆرە کورسانە بکە و خۆی بەرەو پێشەوە بەرە. لەم کورسەدا ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگ بوو لە مێشک ماماوەتەوانێ دیاریکردنی کەسایەتیە جیاوازەکان بوو لە کاتی پێشکەشکردنی خزمەتگوزاری کەستمەر واتە ئەو مشتریانەی کێن بۆ لای بەڕێستا. دیاریکردنی کەسایەتیە جیاوازەکان لە سوودی گرنگی هەیە لە دیاریکردنی ئەو خزمەتی کە تۆ پێشکەشی کەسەکانی بەرامبەرتیەکەی و پێم وایە ئەوە بەشێکی گرنگی کەستمەر سەرویسە گەر هەموو بتوانین هۆشیاریمان هەبێت تێیدا.